ئێوارەی هەموو لایەکتان باش بێت. مامۆستایانی بەڕێز، میوانانی خۆشەویست، دایکان و باوکانی بەڕێز، قوتابیانی سەرکەوتوو بەخێر بێن. بەخێر بێن بۆ ئاهەنگی خەڵاتکردنی قوتابیە سەرکەوتوەکان و تاقیکردنەوەی RSAT و STS بۆ ساڵی 2020 بۆ 2021. وەکو دەزانن کە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر ساڵانە کۆمەڵێک دەرفەتی زێڕین ئەڕەخسێنێت بۆ کۆمەڵێکی زۆر لە قوتابی هەر لە قوتابخانەکانی خۆمان و کۆمەڵی قوتابی لە قوتابخانەی دەرەوەی قوتابخانەکانی خۆمان. ئەمشەو خەڵاتکردنی ڕیزبەندی دە قوتابی سەرکەوتووی هەردوو تاقیکردنەوەکە لە خزمەتان ئابین و ئەو قوتابیانەی کە لێرەن بە خۆشحاڵیەوە سەرکەوتنیان پێڕاگەێنین و هەروەها پیرۆزبایان لێ ئەەکەین. سەرەتای ئاهەنگەکەمان بە دەقەیەک لە سرودی ئێڕەقی بینیشتیمان دەوەسین. فەرموون. زۆر سوپاسدانەکەین. داوا لە بەڕێز مامۆستا ساکار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی عیشق و نیلوفەر بۆ پێشکەشکردنی وتێک با فەرمێ بۆ سەر ستێج. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، ئامادەبوانی خۆشەویست، مامۆستایانی بەڕێز، قوتابیە سەرکەوتووەکان، خۆشحاڵین کە بۆ جارێکتر بە خزمەتتان دەگەینەوە بۆ ئاهەنگگێڕان بۆ قوتابیە سەرکەوتووەکان لە تاقیکردنەوەکانی STS و RSAT. بەڕێزان، قوتابیانی خۆشەویست، لە بیرمە ساڵی 2001 منیش وەک ئێوە قوتابیەک بووم، لە پۆلی 6 دەرچوو بووم و منیش تاقیکردنەوەی STS ئەنجامدا. سوپاس بۆ خوا توانین پلەیەکی باش بەدەست بێنم وەکو ئێوە و بتوانم لە قوتابخانەکانی ئیشق بەردەوام بە خوێندن بدەم. بەڕێزان، قوتابیانی ئازیز، هەندێکتان لە کەش و هەوای قوتابخانەکانی عیشق و نیلوفەر شارەزان و هەندێکتان پەنا بەخوا لەمە دووە لە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر دەبن. بێگومان هەست بە جیاوازی کەش و هەوای قوتابخانەکانی عیشق لەگەڵ قوتابخانەکانی تر دەکەن بە زووترین کات. هەر لە یەکەم هەنگاونانتان بۆ قوتابخانە ئاشنابوونتان بە مامۆستایان هەست بە ئارامی دەکەن. من ئەو قسانە لەبەرچی دەکەم چونکە منیش یەکێک بووم لە قوتابیان وەکو ئێوە کە لە ماوەیەکی زۆر کورت لە قوتابخانەکە ڕاهاتم و بوومە هاوڕێیەک لەگەڵ مامۆستایانم. ئەوەی ئەو قوتابخانانە بە منیدا شتانێکی یەکجار زۆر بوون لە خۆشەویستی وڵات، لە خۆشەویستی مرۆڤەکان، لە جیاوازی نەکردن لە نێوان مرۆڤەکان، لە برایەتی لەگەڵ ڕەفیقانم، لە زۆر شتی تر. بێگومان ئێوە شێکێک دەبن لەو کەسانەی کە دەبنە خاوەن ئەم بەها و ئەم ڕەوشتە بەرزانە. قوتابیانی خۆشەویست، ڕێگایەکی درێژتان لە پێشە، بەتایبەت ئەوانەی پۆلی 6 کە دەبنە پۆلی 7 بۆ ئەوەی بتوانن داهاتوی خۆتان بنیات بنێن لە ئێستاوە، بۆ ئەوەی بتوانن بناغەیەکی باش بۆ داهاتی خۆتان ئامادە بکەن. ئەوانەی کە
لە قۆناغی بەرایی دەخوێنن بۆ ساڵی داهاتوو دڵنیابن کە قۆناغی بەرایی ساڵێک نییە کە بە فیڕۆی بدەن بەڵکو ساڵێکە کە چەندین ساڵتان بۆ دەگەڕێنێتەوە لەوانە چەندین زمان فێردەمن منیش یەکێکم لەوانەی کە سوپاس بۆخوا مستەفید بوومە لەو پۆلە و ساڵێکم لێ نەڕۆیشتووە بەڵکو چەندین ساڵی بۆ گەڕاندوومەتەوە دەرچوانی قوتابخانەکانی ئیشق لە زانکۆکان زۆر بە ئاسانی دەتوانن پلە بەرزەکان بەدەست بێنن لەبەرەوەی لە زۆربەی هەر زۆری بەشەکانی زانکۆکان خوێندن بە ئینگلیزیە قوتابیانی ئێمە خۆشبەختانە ئەو چەند ساڵێکە لای ئێمە دەخوێنن ئینگلیزیێکی باش فێر دەبن و دەتوانن چێبڕچەی یەکەم و دووەم بکەن لە زانکۆکان ئەوەش بە شاهێدی مامۆستایانی زانکۆ کە چەندە مرتاحن لەگەڵ قوتابیانی ئیشق و ئیشق و نیلوفەر کە دەچنە زانکۆ دەخوێنن بۆیە دەستخۆشیتان لێ دەکەم کە توانیتان پلەی بەرز بەدەست بێنن و بتوانن لێرە خەڵات بکرێن و داهاتووی خۆتان بنیات بنێن لە قوتابخانەکانی ئیشق لێرەدا سوپاسێکی بێپایانی دەستەی کارژێڕی ئەم تاقیکردنەوە دەکەم کە لە هەڵومەرجێکی زۆر ناخۆشدا توانیان زۆر بە سەرکەوتویی ئەم تاقیکردنەوە ئەنجام بدەن سوپاسی ئێوەش دەکەین کە متمانەتان بە قوتابیەکانی خۆتان کرد و متمانەتان بە ئێمە کرد منداڵەکانتان نرد بۆ تاقیکردنەوە و سوپاس بۆخوا هەمویان لێرە ئامادەن و نمرەی باشیان بەدەستێناوە دووبارە پیرۆزبایی لە قوتابیانی سەرکەوتوو دەکەم هیوادارم دایکان و باوکانیش ببنە فاکتەرێکی پاڵنەر بۆ هەموو قوتابیان بۆی بتوانن چەندین ساڵی پڕ لە دەستکەوت لە قوتابخانەکان بەدەست بێنن دووبارە بە خێراتین هەموو لایەک دەکەین هیوای سەرکەوتن بۆ هەمووتان دەخوازیم زۆر سوپاس زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ساکار بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی عشق و نیلوفەر ئامادەوانی خۆشەویست وەکو دەزانن ئێمە ئەمشەو ئاهەنگی ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەکانی خۆمان لە پۆلی 6 دەرچوون بۆ پۆلی 7 تاقیکردنەوەیکیان بە ناوی تاقیکردنەوەی ڕاستات کردووە و ئەو قوتابیانەیشی کە لە پۆلی 9 دەرچوون بۆ پۆلی 10 و ئەو قوتابیانەی کە لە پۆلی 6 دەرچوون بۆ پۆلی 7 لە قوتابخانەکانی دەرەوەدا ئێستا ڕیزبەندەکان لە ڕیزبەندی دەیەکەمەکانەوەی خوێنینەوە واتە لە ڕیزبەندی دەیەکەمەکە بەرەو کۆتایی بەرەو یەکەمەکان دێت ئەو قوتابیانەی کە بەشداری تاقیکردنەوەی ئاڕێسەیتیان کردووە کە لە قوتابخانەکانی خۆمان لە پۆلی 6 دەرچوون بۆ پۆلی 7 ڕیزبەندەکەی بەم شێوازەیە کە خوێنمەوە دا لە ئەو قوتابیەکەم کە ناوکەی خوێنمەوە با فەرمێ بۆ سەر ستەیج قوتابی ڕاستان جەمال جەلال بە کۆنمرەی 91.28 کە توانیوێتی پلەی دەهەم بەدەست بهێنێ با فەرمێ بۆ سەر ستەیج داوا لە بەڕێز مامۆستا عەلی دەمیر بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی بەڕێوەبەری قوتابخانەی عشق نەڕەتووی قڕەم با فەرمێ بۆ سەر ستەیج بۆ پێدانی خەڵاتی گیانیان قوتابی ڕاسان ڕەنگە نەهات بێت قوتابی ڤێستن فەرهاد حەمید بە ڕیزبەندی پلەی نۆهەم با فەرمێ بۆ سەر ستەیج ئەو قوتابیانە سەرڕای ئەوەی کە سەرتیفکێتی بەشداریکردنیان پێ دەدرێت کاتژمێرێکی زیرش وەکو خەڵاتیان پێ دەدرێت سەرڕای ئەوەیش داشکاندنەکان سوودمەندی داشکاندنەکان دەبێت قوتابی دینا گۆران خالید بە ڕیزبەندی پلەی 8 با فەرمێ بۆ سەر ستەیج قوتابی هیبا عەدنان قادر بە ڕیزبەندی پلەی 7 با فەرمێ بۆ سەر ستەیج قوتابی دینا سامی والی بە ڕیزبەندی پلەی 6 با فەرمێ بۆ سەر ستەیج قوتابی لاڤان هۆشیار محەممەد بە ڕیزبەندی پلەی 10 با فەرمێ بۆ سەر ستەیج قوتابی کارۆ بنار هەڵۆ بە ڕیزبەندی پلەی 9 با فەرمێ بۆ سەر ستەیج
کتابی سۆز جەلال حەمە ساڵح بە ڕیزبەندی پلەی هەشتم با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی نیرۆش صدیق محەممەد بە ڕیزبەندی پلەی حەوتەم با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی ئەحمەد صادق عەزیز بە ڕیزبەندی پلەی شەشەم با فەرمێ بۆ سەر ستەیج. ئەو قوتابیانەی کە ئێستا ناویان دەخوێنینەوە کە لە تاقیکردنەوەی STS لە پۆلی 6 توانیویانە ڕیزبەندی پلەی دەهەم تا پلەی شەشەم بەدەست بهێنن. کتابی محەممەد بەشدار قاسم بە ڕیزبەندی پلەی دەهەم با فەرمێ بۆ سەر ستەیج. داوا لە بەڕێز مامۆستا ڤۆڵکان ئۆراش بەڕێوەبەری ئامادەی عشقی قورئانەکەین بۆ پێدانی خەڵاتەکان با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی بێری سەلیم حەمۆ با فەرمێ بۆ سەر ستەیج بە ڕیزبەندی پلەی نۆهەم توانێتی بە کۆنمرەی 6.62 ڕیزبەندی پلەی نۆهەم بەدەست بهێنێ. کتابی دەریا کاروان بە ڕیزبەندی پلەی هەشتم با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی عومەر ئەسعەد محەممەد بە ڕیزبەندی پلەی حەوتەم با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی نەوژین هەڵمەت حەمزە بە ڕیزبەندی پلەی شەشەم با فەرمێ بۆ سەر ستەیج. ئەو قوتابیانەی کە ڕیزبەندی RSAT لە پۆلی 6 بۆ پۆلی 7 کە دەرچوون ڕیزبەندی پلەی پێنجەم چوارەم سێمیان وەرگرتووە. ئەو قوتابیانەی کە ناویان دەخوێن با فەرم بۆ سەر ستەیج. کتابی بەیاد عوسمان عەرەب ڕیزبەندی پلەی پێنجەمی وەرگرتووە با فەرمێت. داوا لە بەڕێز مامۆستا عیزەدین مەحموود بەڕێوەبەری قوتابخانەی بنەڕەتی نیلوفەری کچان با فەرمێت. کتابی محەممەد عەبدولغەفار کامیل بە ڕیزبەندی پلەی چوارەم با فەرمێ بۆ سەر ستەیج. ڕیزبەندی پلەی پێنجەم چوارەم سێەم خەڵاتیان پاسکیلەکە لەگەڵ سەرتیفکێتی بەشداریکردن. پاسکیلەکان سەرجەمیان بۆمان داناون، پاسکیلەکە وەکو نمونە بۆمان داناون، دواتر توانێت هەرێکی پاسکیلی خۆی بەرێتەوە. کتابی ڕاست سەدرەدین کەریم بە ڕیزبەندی پلەی سێهەم با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی ڕۆژ ڕەسوڵ حەمید بە ڕیزبەندی پلەی پێنجەم لە تاقیکردنەوەی RSAT با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی دەروون دلێر محەممەد بە ڕیزبەندی پلەی چوارەم لە تاقیکردنەوەی ڕاستات با فەرمێ بۆ سەر ستەیج. کتابی سارا مازن ئیبراهیم بە ڕیزبەندی پلەی سێهەم با فەرمێ بۆ سەر ستەیج. ئەو قوتابیانەی کە ڕیزبەندی پلەی پێنجەم چوارەم سێمیانەیە هەرێکی خەڵاتێکی پاسکیلیشی لەگەڵایە، بەڵام تەنها یەک پاسکیلمان هێناوەتە ئێرەوە، دواتر دەزانن پاسکیلەکان لەگەڵ خۆیانە بەرن. ئەو قوتابیانەی کە ئێستا ناویانە خوێنمەوە
توانیویانە ڕیزبەندی پلەی پێنجەم چوارەم سێم لە تاقیکردنەوەی STS بەدەست بهێنن. قوتابی شاد ناسیح حەمەغەری با فەرمێ بۆ ستار ستیج. قوتابی محەممەد عەلی یونس بە ڕیزبەندی پلەی چوارەم با فەرمێ بۆ ستار ستیج. دەوا لە مامۆستا سادی کڵچ بەڕێوەبەری ئامادەی نیلوفەری کچان بۆ پێدانی خەڵاتێکی با فەرمێ بۆ ستار ستیج. قوتابی پروشە ڕێبوار ڕەفعات بە ڕیزبەندی پلەی سێهەم با فەرمێ بۆ ستار ستیج. ئەو قوتابیانەی کە ئێستا ناویانە خوێنینەوە توانیویانە ڕیزبەندی پلەی دووهەم بەدەست بهێنن و لە تاقیکردنەوەی ڕاستات و لەگەڵ تاقیکردنەوەی STS-ە. قوتابی ئەمیر فورقان ئەچار بە ڕیزبەندی پلەی دووهەم بە ڕیزبەندی بە کۆنمرەی 97.99 با فەرمێ بۆ ستار ستیج. قوتابی ئەحمەد فارس عەلی کە توانیوێتی پلەی دووهەم بەدەست بهێنێت لە تاقیکردنەوەی RSAT با فەرمێ بۆ ستار ستیج. دەوا لە بەڕێز مامۆستا ئیلهان ئاڵتن تاش دەکەین یادەدەری بەڕێوەبەری گشتی بۆ پێدانی خەڵاتەکەی با فەرمێ بۆ ستار ستیج. ئەو قوتابیانەی کە ڕیزبەندی پلەی دووهەمیان بەدەستێناوە سەرڕای داشکاندن خەڵاتی ئایپادێکیان بەدەستێناوە لەگەڵ سەرتیفیکێت. قوتابی هەریات هێمن عەبدول بە ڕیزبەندی پلەی دووهەم لە تاقیکردنەوەی STS با فەرمێ بۆ ستار ستیج. ئەو قوتابیانەی کە ئێستا ناویانە خوێنینەوە توانیویانە ڕیزبەندی پلەی یەکەم بەدەست بهێنن هەلی خوێندنی بێ بەرامبەر لە قوتابخانەکانی عشق و نیلوفەر بەدەست بهێنن. سێ قوتابی کە توانیویانە لە ڕیزبەندی پلەی یەکەمەکە بن واتە قوتابیانی RSAT پۆلی 6 پۆلی 9 و پۆلی 6 لە قوتابخانەکانی دەرەوە. ئەو قوتابیانەی کە ئێستا ناویانە خوێنینەوە با فەرمون بۆ سەر ستیج کە توانیویانە پلەی یەکەم بەدەست بهێنن. قوتابی هادی هیمداد بەکر بە ڕیزبەندی پلەی یەکەم توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێ بە کۆنمرەی 100. زۆر پیرۆز بێت. داوا لە بەڕێز مامۆستا ساکار ئیسماعیل بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی عشق و نیلوفەر بۆ پێدانی خەڵاتەکەی ما فەرمێت کە خەڵاتەکانیان شتێک لە خوێندنی بێ بەرامبەر لاپتۆپێک و پلاکێت و سەرتیفیکێتی بەشداریکردنیان پێدەدرێت. زۆر پیرۆزە لەو قوتابی خۆشەویستە چەپڵەیەکی قایم بۆ قوتابی هادی هیمداد بەکر کە توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێ. قوتابی مستەفا محەممەد عەزیز بە کۆنمرەی 97.97 بە ڕیزبەندی پلەی یەکەم لە تاقیکردنەوەی RSAT با فەرمێت. یەک چەپڵێ قایم بۆ مستەفا محەممەد کە لە پۆلی 9 توانیوێتی بە کۆنمرەی 97 پلەی یەکەم بەدەست بهێنێت. زۆر پیرۆزبایی لێ دەکەین. زۆر سپاس. کۆتا قوتابیمان کە توانیوێتی ڕیزبەندی پلەی یەکەم بەدەست بهێنێ. قوتابی ڤینا سەرکار عەبدولکەریم کە توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێ لە تاقیکردنەوەی STS پۆلی 6 بە کۆنمرەی 84
9.59 ڕیزبەندی پلەی یەکەم شایستەی پیرۆزت بێت. چەپڵەکانتان بۆ قوتابی ڤینا سەرکار کە توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێت. زۆر پیرۆز بێت. دووبارە پیرۆزبایی لە سەرجەم قوتابیەکانەکەین کە توانیویانە لە ڕیزبەندی پلەی یەکەم تا پلەی دەهەم بەدەست بهێنن. دووبارە پیرۆزبایی لە دایک و باوکیانەکەین وە لە قوتابی خۆشەویستەکان لە قوتابی سەرکەوتوەکانەکەین. بەم شێوازە کۆتایی پرۆگرامی شۆمان هیوادارین بتوانین بەتمان کە دڵی قوتابیەکان و دڵی دایک و باوکان خۆشکەین. ئێوارەی هەموو لایەکتان باش بەخێر بێن. قوتابی دینە سامی وەبزەم ناومان خوێندەوە بەڵام تازە هاتوو با فەرمێ بۆ سەر ستەیج. قوتابی دینە سامی کە ڕیزبەندی پلەی نۆهەم دا لە بەڕێز مامۆستا عەلی دەکەین بۆ پێدانی سەرتیفیکەیتەکەی بفەرمێت. ئەو قوتابیانەی کە ڕیزبەندی پلەی پێنجەم و چوارەم و سێم ئەوەی کە ناومان خوێندەوە دواتر پاسکیلەکە لەگەڵ خۆیانە بەرێن. شەوی هەموو لایەک شاد بێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاستان دەکەین.